سڵاوتان لێبێت بەڕێزان هەوڵەکانی سعات 12تان پێشکەشەکەم بە بۆنە یادی 52 ساڵی دامەزراندنی یەکێتی نووسەرانی کوردەوە قوبات ساڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بروسکەیەکی پیرۆزبای ئاراستەی ئەکرەم مێردا سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد و نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیرانی کوردستان کرد کە تیایدا هاتووە لەم ساڵیادەدا ڕۆڵ و پێگەرە خراوە درەوشا و تێکۆشەرەکەتان بەرز دەنرخێنین لا خزمەتکردنی کاروانی ئەدەبی و پاراستن و گەشە پێدانی زمانی کوردیدا ئەوشی خستۆتە ڕوویەکێتی نووسەران بە درێژایی تەمەنی کۆکەرەوەی ئەو قەڵەمە باڵوێستانە بووە کە داڕێژەری بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و کوردایەتی بوون بۆ داهاتووش متمانم هەیە بتوانێت پێشەنگی بزافی ڕۆشنبیران و نووسەران بێت لا مەیدانی تێکۆشانی ئەدەبی و ڕناک بیری و ئاراستەیان بکات لا بەرژەوەندی گەلی کوردستان و مەسەلە ڕەواکانیدا بەفرەزەکانی پۆلیسی کەرکووک لە هەڵمەتێکدا لە ماوەی دوڕۆژی ڕابردوودا 100 کەسیان دەستگیر کردووە کە داواکراو بوونە بە پێی مادەتاوانکاریە جۆراوجۆرەکان لە ڕاگەندراوێکدا بەڕێبەرایەتی پۆلیسی شارەکە ڕایگەیاندووە ئەم هەڵمەتەی پۆلیسی کەرکووک دوای ئەوە دێت مەفرەزەکانی پۆلیس لە دوو ڕۆژی ڕابردوودا بە سەرپەرشتی عەمید کاوە غەریب فەرماندەی پۆلیسی کەرکووک لە ناو شار هەڵمەتێکیان دەست پێ کرد لە ڕێیدانانی بازگی ناجێگیرەوە توانیویانەوە داواکراوانە دەستگیر بکەن ئەوش خراوەتە ڕوو بە پێی مادە یاساییەکان ڕێشوێنی تایبەت لە دژیان بگرنەبەر و هەندێکیشیان ڕەوانەی دادگاکان بکەن هاوکات لە ئێستاشدا هەڵمەتەکە لە ناو شار بەردەوامی هەیە تاوەکو کاتێکی نادیاریش درێژ کراوەتەوە بۆ قسەکردنی زیاتر و وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت ئەو بازگەیان ناجێگیرانی کەوا لە ناو شاردانراون و هەرا بۆ دەستگیرکردنی ئەو تۆمەتبار وە لە هەمان کاتدا داواکراوەکان ڕاستەخۆ پەیامدەرمان یوسف مراد لەگەڵمە بێت یوسف زانیاری زیاتر لای تۆیە ئەمریکا بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بڵاوی کردوەوە دەڵێت 100 کەس بەڵام بە پێ و زانیاریانی کە لە لای منە و بەربەیانی ئەمڕۆ پەیوەندی بە هێزانیەکانەوە کرد لە درێژەی هەڵمەتەکەیان ئەمڕۆژ کەسێکی تریان دەستگیر کردووە کە داواکرا و تۆمەتبار بوونەوەتە زیاتر لە 100 کەس کە بەم زۆری لای خوارەوەیە 13 بۆ 14 کەس لە نێو دەستگیرکراوەکانەیە کە ئەمانە کەسانی بیانین بە نایاسایی هاتوونەتە پارێزگای کەرکووکەوە و ئیقامەیان نیە و ڕێکارە یاساییەکانیان نیە بەپێی مادەی 406 8 کەس دەستگیر کراوە بە تۆمەتی کوشتن لەسەر تاوانی تۆمەتی کوشتن بڵێ بەپێی مادەی 298 ژمارەیەک لە دەستگیراوەکان لەسەر بابەتی ینی تەزویر و ساختەکاری دەستگیر کراوە هەر لە نێو ئەو ژمارەیەدا دیارە 5 بۆ 6 کەس دەستگیر کراوە کە ئەمانە سوالکەرن لە ترافیکەکان لە شوێنە جیازیەکان سوال دەکەن هەرچە لە ماوەکانی ڕابردوودا پۆلیسی کەرکووک هەڵمەتێکی سەبارەت بەم بابەتە ئەنجامدا و ژمارەیەکیان لێ دەستگیر کرد هاوکات بەپێی مادەی 405 سێ کەس لە نێو ئەو دەستگیر کراوانە بە تۆمەتی تەقەکردن لەلایەن هێزانیەکانەوە دەستگیر کراون هەر لە درێژەی مەڵمەتە دیارە بە کەسەکانەوانی کە دەستگیر کراوە جۆرا و جۆرن بەپێی مادەی 443 9 کەس بە تۆمەتی دزیکردن دەستگیر کراون هەرچەند لە نێوم دەستگیر کراونە زیاتر داواکراوشن هاوکات هەر ئەمڕۆ چەند کەسێکی تر دەستگیر کراوە واتە بەرەبەیانی ئەمڕۆ لەلایەن هێزەکانی پۆلیسی کەرکووکەوە بە تۆمەتی دزیکردن لە ماڵان و هەروە دزینی ماتۆر سکیل و بەپێی مادەی 413 ژمارەیەک هەیە ژمارەیە کەس لە نێو دەستگیر کراوەکان دەستگیر کراون و فەرمانی گرتنیان بۆ دەرچووە لەسەر شەڕکردن هاوکات 11 بۆ 12 کەس هەر لە نێوەم ژمارانەدا دەستگیر کراون کە ئەمانە با بڵین شتومەکیان بە نایاسایی لە بازگەکانی کەرکووکەوە هێناوە یاخود شتومەکانی کە هێناویانە نایاسایی سەرجەم دەستگیر کراوەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووکەوە بۆ بە هەماهەنگی لەگەڵ هێزانیەکانی تریانی دالیا هەڵمەتەکە تا ئێستا بەردەوامی هەیە ئەوەی کە من قسە کرد لەگەڵ هێزانیەکان ئەوان داوای ئەوەیان دەکرد کە هاوڵاتیان هەمانگیەکانیان زیاتر بکەن لەگەڵ هێزانیەکاندا لەگەڵ ئەواندا تاوەکو ڕێگری بکرێت لە هەر حاڵەتێک کە ڕووداوێکی نەخوازرا و هاوکات هەر بەرەبەیانی ئەمڕۆ دیارە تیمەکانی بەرگری شارستانی لە قەزای حەویزە توانیان خێزانێک ڕزگار بکەن دوایەوەی کە ماڵەکەیان ئاگری تێبەربوو دەست بەجێ تیمەکانی بەرگری شارستانی گەشتناوێەوە ئاگرەکەیان کوژاندەوە خێزانەکەیان ڕزگار کرد ئەمانەی کە باسم کرد ئەو مادانە بوو کە داواکرا و تۆمەتبارەکانیان لەسەر دەستگیر کراوە لەلایەن هێزەکانی پۆلیسی کەرکووکەوە و هەڵمەتەکانیان درێژەیەوە ئێستاش بە ڕۆژ و بە شەو بازگەیان هەیە لە گەڕک و ناوچە جیازیەکانی کەرکووک ئەوەی کە ئەخۆیان باسی دەکەن هێزانیەکان بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک ئامانجیانەوەیە کە ڕێگری بکەن ئەو کەسانی کە دەیانەوێت ئارامی شار بشێوێنن
سپاس بۆ پامنێرمان یوسف مڕات. زیاتر لە 170 گروفاتی ئەنفالەکان ماوەی 3 ساڵە لە ناوچەیەکی شاری سەماوە دۆزراونەتەوە، بەڵام بە بیانی کۆرۆناوە تا و کوێستان نەهێنراونەتەوە. چالاکوانانی بواری جینۆساید دیش حکوومەت هێرەم و عێراق بە کەمتر خەم دەزانن و دەڵێن لە ئێستادا هەردوو لا هیچ گرنگیەک با گۆڕە بە کۆمەڵەکان و ڕووفاتەکانیش نادەن. ماوەی 3 ساڵە ڕووفاتی 171 ستەم لێکراوی ئەنفالکراوان لە گۆڕێکی بە کۆمەڵ لە بیابانەکانی پارێزگای سەماوەی خواری و عێراق هەڵدراونەتەوە، بەڵام بە بیانی کۆرۆناوە تا ئێستا نەگەڕێنراونەتەوە بۆ زێدی خۆیان. سەرەتاکانی ساڵی 2019 لە ناوچەی شێخیەی سەر بە پارێزگای سەماوە سێگۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە، لە یەکێکیاندا 171 ڕووفاتی تێدا بوو. ئەو کات دەستگای شەهیدانی عێراق سەرجەم ڕووفاتەکانی گواستەوە بۆ پزیشکی دادوەری لە بەغدا بە مەبەستی وەرگرتنی سامپڵ، بەڵام بە بیانی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئێستا ئەو ڕووفاتانە نەهێنراونەتەوە. دیارە ئەو گۆڕانە سێ گۆڕی بە کۆمەڵن لە سەماوە لە تەموزی 2019 دۆزرایەوە لە نەتیجەیەوەی هەندێک ڕەشەبا و گەردەلوول هەڵی کردو و جلوبەرگەکان کەوتوبنە دەرو خۆی گۆڕەکانیش قولاییان کەمە، بەڵام بەداخەوە یەک گۆڕی هەڵدرایەوە ئەو کاتە کە ڕووفاتی 171 کەسیتیایە لە ژند و منداڵ پێکاتونە ڕووفاتەکان. دواتر پەتای کۆرۆنا هات لەو کاتەوە تا ئێستا پاساوەکە لەبەر پەتای کۆرۆنەیە کە نەهێنراوەتەوە، بەڵام سامپڵشی لێوەرنەگیراو لە بەغدا. کەمتر خێمەکان ئەوەیە حکوومەتی هەرێم جددی نییە لە بابەتی هێنانەوەی ڕووفاتەکان. حکوومەتی عێراقیش بە بابەتێکی گرنگی نازانێەوە. من پێم وایە هەمان ئەو عقلیەتی کە ئەنفالی کردە هەمان ئەو عقلیەتە هێشتا لە بەغال بەرامبەر بۆ ڕووفاتانە پەیڕەوەکرێەوە. شارەزایەکی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەڵێت هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان پێویستی بە چەند ڕێکارێکی یاسایی و هەماهەنگی نێوان دەستگای شەهیدانی عێراق و هەرێمی کوردستانە. هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵیش پرۆسێکی ئاسان نییە کەوا هەر بە گۆڕێک بێ هەڵدەی هەڵبەتە پێویستی بەکاری یاسایی خۆی هەیە، بە ئەمنیەتی شوێنەکە، بە کاری مەحکەمە. ئەمە پرۆسەیەکە تۆزێت درێژخانە دەبێت توانایەکی زۆر بۆی بەکاربێنی تا بتوانێت ئەنجامی دەی. ئێستاکە نسبەیەکی ئەوینە نییە لە دەوروبەری 2000 ڕووفاتێکمان توانیوە دەربیهێن و بیگەینەوە هەرێمی کوردستان. باقیەکەی تری هەمووی پەرتە بەداخەوە، زۆر بەداخەوە لە بیابانەکانی سەماوە عەرعەر و نوگرە سەلمان و لەم شوێنانە پەرت بووە، کاری وەکو پێویست بۆیان نەکراوە. قوربانیانی مەرگەساتی ئەنفال نزیکەی 182,000 کوردی بێتاوان بوون کە لەلایەن ڕژێمی بەعسی لە ناوچۆوە بێسەر و شوێن و زیندە بەچاڵ کران. تاکو ئێستا لە کۆی ئەو ژمارەیە تەنها توانراوە ڕووفاتی 2,000 کەسیان بهێنرێنەوە. لەو ژمارەیەشدا بەهۆی قورسی ڕێکارەکانەوە نەتوانراوە ناسنامەی هیچیان ئاشکرا بکرێت. زانانە بەز، کەناڵی کەرکووک. بەهۆی بەردەوامی کێشەکان لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چاودێرانی سیاسی بۆ دەربازبوون لەو دۆخە حکوومەتی تاوافقی نیشتیمانی بەگرنگ دەزانن بۆ چارەسەرکردنی و کێشانەی بوونەتە بربەست لە بەردەم حزب و لایەنە سیاسیەکاندا. چاودێرانی سیاسی بۆ چارەسەری گرفتەکان و لابردنی بربەستەکان لە بەردەم عێراقێکی سەقامگیر، پێکێنانی حکوومەتێکی هاوبەش و تەوافقی با پێویست دەزانن تا جێگای هەموو ئاین و پێکاتەکانی عێراقی تێدا ببێتەوە. اليوم في موقع ربما نكون أشبه على حافة الهاوية. بۆ پێکێنانی حکوومەتێکی تەوافقی پێویستیمان بە لێک تێگەیشتنە لە نێوان حیزب و لایەنەکان. ئێمە لە ڕابردوودا زیانی زۆرمان پێگەیشتووە، نابێ ئایندە بەو جۆرە بەردەوام بێت. حکوومەتی تەوافقی پێکەوە بوون چارەسەری زۆربەی گرفتەکانە. دستور العراق وربما تكون هي شرط، أغلب الكتل السياسية شرط أن تكون حكومة خدمات. التوافق السياسي ربما المواطن العراقي والمواقبين للمشهد العراقي ئەگەر حکوومەتێکی تەوافقی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان پێک بهێنرێت، چارەسەری زۆربەی کێشەکان دەکات کە لە ڕابردوودا بەسەر وڵاتەکەماندا هاتووە. یەکێتی پێداگری بۆ حکوومەتی تەوافقی دەکات و دڵسۆزانە لە پێناو عێراقێکی هاوبەش
هەمیشە کار دەکات. صالح أحد اليوم التيار لن ينجح في تكوين حكومة دون جناح الآخر والذي هو الإطار. حکوومەتێکی سەرکەوتوو پێویستی بە لێکتێگەیشتن و تەوافقی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانە بێ جیاوازی. بۆ ئەو مەبەستەیش پێویستە سازش لەسەر هەندێ بەرژەوەندی تایبەت بکرێت و پێکەوە حکوومەتێکی هاوبەش دروست بکەین. ئەمە وتەی چاودێرێکی سیاسیە. توافقية أن يشترك جميع الفرقاء والشركاء السياسيين في العملية السياسية. بێگومان پێکهێنانی حکوومەتێکی تاوافقی بۆ بەرژەوەندی هەمووانە بێ جیاوازی نەتەوەی و ئاینی بۆیە پێویستە هەمووان پێکەوە بڕیا لەسەر حکوومەتێکی هاوبەش بدەین چونکە عێراق پێویستی بە ئارامیە. سياسية دون إقصاء الشريك الآخر أن ينفتح أحد. وەک چاودێرانی سیاسی دەڵێن حکوومەتێکی تەوافقی هاوبەش لە نێوان لایەنە سیاسیەکان چارەسەری گرفتەکانە بۆیە پێویستە بۆ عێراقێکی ئارام حکوومەتی تەوافقی بەرجەستە بکرێت. سەردەش عوسمان کەناڵی ئاسمانی کەرکووک بەغداد. با دروشمی ناوی ئاشتی ڕێکخراوی ئۆسا بۆ پەرەپێدانی مرۆیی خولێکی هەشت ڕۆژەی بۆ ژمارەیەک لە گەنجی پێکاتە جیاوازەکانی شاری کەرکووک کردوتەوە و تیایدا چەندین بابەتی جۆراوجۆری کۆمەڵایەتی باز دەکرێت. ئەمانجیش لە خولەکە دروستکردنی گیانی تەبای و پێکەوە ژیانی نێوان پێکاتەکانی شارەکەی. پرۆژەیەکمان هەیە لەسەر نامەی ئاشتی. ئەم پرۆژە بریتیە لە چەند خۆناغی یەکەم سازدانی خولێکە بۆ 6 گەنج هەر 2 ڕۆژ بۆ 15 گەنج. بابەتەکانی ئەو خولە پێکدێن لە با بڵێن مافی مرۆڤ و مافی کەمە ئاینەکان و نەتەوەکان و مەفهومی جەندەر و زایدەن بینایی سەلام و حەلی نیزاعات. ئامانجەوەیە کە بتوانین کۆمەڵی گەنج دروستکەین کە بتوانن پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە داهاتوو دروستکەن لەبەر ئەوەی گەنج نەوات و داهاتووی هەموو کۆمەلگاکانە. بۆیە ئێمە ئەمانەوێت لە ئێستا و ئەم کۆمەڵە گەنجە دروستکەین و ببنە سەرکردەوە بنە قایل لە ناو کۆمەلگاکانی خۆیان بۆی بتوانن لە داهاتوودا باشتر و ئارامتر گفتوگۆ بتوانن گفتوگۆ لەگەڵ یەک بکەن و بتوانن پێکەوە بژێن و بتوانن پێکەوە ژیانێکی جوان دروستکەن لە ناو شاری کەرکووکە. لا خوێندنگەی تەختەقی هاوڕێی بنەڕەتی مامۆستایان بە شێوازێکی جیاواز و دەوڵەمەند بە بواری پەروەردە و فێرکردن وانە بە خوێندکارەکانیان دەڵێنەوە بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری لای خوێندکارەکان. چالاکوانانی بواری پەروەردەش ئەو جۆرە فێرکردنە بە هەنگاوێکی گرنگ دەزانن. داوای هاوکاری دەکات و چەند خوێندکارێکیش لە شەقامەکە دەربازی دەکەن. مامۆستا تالیب با ڕیشێکی سپی و چاویلکەیەکی ڕەشەوە ڕۆڵی ئەو پیاوە نابینایە دەجێڕێت کە لە پەرتووشی پۆلی دووی بنەڕەتی پرۆگرامی وەزارەتی پەروەردەیە بۆ خوێندکاران. ئەم وانەی ئەم ڕۆمان پیاوێکی نابینایە چالاکێکمان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین ئاستی قوتابیەکانمان بەرز بکەینەوە و هیوادارم کە هەموو قوتابخانەیەک بەو شێوەیە وانەکانی بڵێتەوە. نام شیبە عەدنانە پۆلی دووی بنەڕەتی قوتابخانەی تەقتەق. ئەمڕۆ پیاوێکی نابینامان خوێن مامۆستاکەمان خۆی کردووە پیاوێکی نابینا چینە سەر شەقام پیاوە نابیناکەمان پەڕاندەوە. مامۆستایانی خوێندنگای تەقتەقی هاوڕێ بەشێکی زۆری پرۆگرامی ساڵانەیان بە شێوەی چالاکی بۆ خوێندکاران شی دەکەنەوە بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری. گرنگ ئەوەیە ئەو قوتابیە تێکەڵ بیتن لەگەڵ ئەو بابەتەی کە دەیڵێنەوە و فێری پیتەکە بیتن فێری شێوەی نووسینی پیتەکە بیتن لەسەر تەختە و بەهۆیەکانی فێرکردن و بە هەر شێوەیەک بی و هەروەها دەنگەکەشی زۆر زۆر گرنگە. باز لەم جەوهەراتەکە ئاڵتون و ئەکسسوارات لێرەش بایع ئەلعابمان هەیە یاری مناڵانە و کە فرۆشیارە لێرەش بایع الخضارمان هەیە ينادي على الخيار يعني ليرة جرينجي فروشياركي ليش بائع الملبوسات معناها دلالة لجل وبرجكا
ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندنی نوێدا بە سیفەتی ئەوەی قوتابخانەکەمان هەمیشە خاوەنی ناو و ناوبانگی خۆی بووە چ لە ئاستی ناوخۆی وەچ لە ئاستی نێودەوڵەتی بۆیە هەمیشە ستافێکی کارا و چالاک لە کاژێڕی قوتابخانەکەەوە لە تەواوی ستافی مامۆستان لێرەدا بەشدارن. قسەکەمان تۆزێ عەیار بوو وتی دایکە من حەزم لە خواردنی سێوەی کاتی خواردنی میوەکانمان نهاتووە دایکەکەش وتی شارەزانی بواری پەروەردەیی جەخت دەکەنەوە. ئەو جۆرە لە فێرکردن کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بیر و هزری خوێنکار دروست دەکات. پشتیوانیەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیش بۆ خوێندنگاکان نمونونەکەی تەقتەقی هاوڕێیە. کاروان نازم کەناڵی کەرکووک نەحیەی تەقتەق. لە ساڵی 2023 تاوەکو ئێستا 74 دادوەری عێراقی کوژراون کە دوایینیان دادوەر ئەحمەد فەیسەڵ سەعەدی بوو لە پارێزگای میسان و تاوەکو ئێستا ژیانی دادوەران پارێزراو نییە. بەگوێرەی زانیاریێنەی سایتە لە عەرەبیە بڵاوی کردوتەوە لە ساڵی 2023 تاوەکو ئێستا 74 دادوەری عێراقی کوژراون کە زۆرینەیان دادوەرانی گەنجەڵی و تیرۆر و مادە هۆشبەرەکانن. جگەلەوەی ژمارەیەک هەوڵی کوشتنیش سەریان نەگرتووە ئەگەرنا ژمارەکە زۆر لەوە زیاتر دەبوو. ئەبوغرێف شارەزای ئەمنی بە سایتەکەی ڕاگەیاندووە لەم ساڵانەی دواییدا ئەنجومەنی دادوەری بە شێوەیەکی زۆر باش و سربەخۆ کارەکانی خۆیان ڕایی دەکەن. تەنانەت فەرمانی دەستگیرکردنیان بۆ کەسێک دەرکردووە کە هەرگیز پێشبینی نەکراوە هیچ لێپێچنەوەیکی یاساییان لەگەڵدا بکرێت. لە ئێستاشدا ئەنجومەنی دادوەری سەرقاڵی پرۆژەیە کە بەناوی پرۆژێ خەون مناری حامورابی بە مەبەستی پێداچوونەوەی ژێرخانی دادوەری لە عێراق و کارەکانیان. بەپێی راپۆرتێکی لیژنەی تایبەت بە چاودێریکردنی قەرەبووکردنەوەی کوێیت لەلایەن عێراقەوە لە نەتەوەیەگرتووەکان، عێراق دوایین قۆناغی قەرەبووکردنەوەی ڕادەستی وڵاتی کوێیت کرد. بە گوێرەی ئەو راپۆرتە دوایین پارەدان لە سیانزەی مانگی یەکی ئەم ساڵدا بە بڕی 630 میلیۆن دۆلار بووە کە دراوە بەوانەی زیانیان لە کوێیت بەرکەوتووە. عێراق دوایین قۆناغی قەرەبووکردنەوەی ڕادەستی وڵاتی کوێیت کرد، ئەویش دوای ئەوەی ساڵی 1990 ئەو وڵاتە لەلایەن ڕژێمەکەی سەدام حسێنەوە داگیر کرا و زیانی زۆر بەر کۆمپانیا و ژێرخانی ئابووری کەوت. لیژنەیەکی تایبەت بە چاودێریکردنی قەرەبووکردنەوەی کوێیت لەلایەن عێراقەوە لە نەتەوەیەگرتووەکان راپۆرتێکی بڵاو کردەوە و بەپێی راپۆرتەکە عێراق بڕی زیاتر لە 52 میلیارد دۆلاری وەک قەرەبوو ڕادەستی کوێیت کردووە. لیژنەکەی نەتەوەیەگرتووەکان لە ساڵی 1991 بە بڕیاری 692 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتووەکان بۆ بەڕێوەبردننی قەرەبووی قەرزەکانی کوێیت لە عێراق پێکاتبوو پارەی قەرەبووکردنەوەکەی لە ڕێگەی دانانی باجی 5% لە فرۆشتنی نەوت و بەرهەمە نەوتیەکانی دیکە کۆ کردبووەوە. بە گوێرەی ئەو راپۆرتە کە بە شێوەیەکی فەرمی لە ژنێڤ ڕاگەیەندراوە دوایین پارەدان لە سیانزەی مانگی یەکی ئەم ساڵدا بە بڕی 630 میلیۆن دۆلار بووە کە دراوە بەوانەی زیانیان بەرکەوتووە. یانزەی شوباتی هەموو ساڵێک یادی لەدایکبوونی داهێنەر و زانای ئەمریکی تۆماس ئەدیسۆنە کە یەکێک لە داهێنانەکانی زۆرترین سوودی بۆ مرۆڤایەتی هەبووە، ئەویش دروستکردنی گڵۆپی کارەبایە. لە یادی تۆماس ئەدیسۆن وڵاتان بە کوژانەوەی کارەبا بۆ چەند چرکەیەک لە دایکبوونی ئەو زانایە پیرۆز دەکەن. هاوڵاتیانی شاری کەرکووکیش بە بۆچوونی جۆراوجۆر باس لەو داهێنانەی و زانە جیهانیە دەکەن. تۆماس ئەلفا ئەدیسۆن ئەو زانە گەورە جیهانیەی لە ساڵی 1947 لە ڕێکەوتی 11 شوبات هاتۆتە دنیاوە. ئەو خاوەن دەیان داهێنانە یەکێ لەو داهێنانە گرنگانەی کە تۆماس ئەدیسۆن بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەنجامی داوە کارەبایە. بابزانین هاوڵاتیان لە ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆندا چیەڵێن. ئەگەر بیزانێ ئەدیسۆن دۆخی کارەبا لەم وڵاتە بەم شێوەیە چی؟ وەڵاهی ئەگەر بیزانایە بەم شێوەیە بێ خاستن لە عێراقا بەجددی هەرداینانە ئەوێت با لە چاخی بەردینە بمێنەوە زۆر باشترێکە چونکە ئێستا هەر کارەبا هەر نییە
ئێستا هەمووی گەڕاوەتەوە سەر چرا و سەر مۆم و ئەگەر ئەدیسۆن بزانێ لە وڵاتە کارەباو هەیە کۆتایی ئەو کاتە کۆتایی بە خۆی و پرۆژەکانی هێنا چکە کارەبا لە وڵاتە زۆر زۆر خراپە. وڵی یادی چی بکەیتەوە تۆ ئەگەر کارەبات نەبێتتر یادی چی بکەیتەوە با زانا بێ با هەر شتێک بێ یادی چی بکەیتەوە ئەمە چاومان بە کارەبا نەکەوتەوە چاومان کردوێتەوە کارەبامان نییە و هەر دروستی نەکردایە سەدقات باشتر بوو. هیوادارم لە پرسراوان کارەبامان بۆ چاکەن لەبەر خاتر ئێمەە لەبەر خاتر ئەدیسۆن. ئەدیسۆن ئێمە ڕۆژانە یادەکەینەوە لە وڵاتە پێشکەوتەکان ئەڵێن چەند چرکەیەک یادەکەنەوە لە ساڵێکەوە بزانم لا ئێمە ڕۆژانە چەند جارێ یادی ئەدیسۆنەکەینەوە. ئەدیسۆن بیزانیایە کارەباکە وای لێدیە هەر ئەو کاتە پەرەمێزێک فانۆزێکی بۆمان دانا و لا ئیلاها ئیلەڵڵا الله ئەکبەر. بیرروڕاکان لەسەر ڕۆژی لەدایکبوونی ئەدیسۆن و دۆخی ئێستای کارەبا لە وڵاتە جیاواز بوو بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام یەکێ لە هاوڵاتیان ئاماژەی بەوە کرد پێویستە لێ پرسراوان بە دۆخی کارەبا بچنەوە چاکیکەن لەبەر خاتری ئێمە نا لەبەر خاتر ئەدیسۆن. حەسیب حارس کەناڵی کەرکووک. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.